ئەمڕۆ باس لە هونەرێک دەکەین کە بەم دواییە لە باشووری کوردستان بایەخی پێدراوە. مێژووی هونەری ڕاکو دەگەڕێتەوە بۆ کۆتاییەکانی سەدەی 16هەم کە ژاپۆنەکان لە ئاهەنگی چاخواردندا بەکاریان هێناوە. ڕاکو بەشێکە لە هونەری سیرامیک، بەڵام گڵەکەی جیاوازە. بۆ زیاتر ئاشنابوون بەم هونەرە لە ستودیۆی سیرامیک لە کارگەی کلتوری جگەرە لە شاری سلێمانی وەرکشۆپێک بە سەرپەرشتی کۆمەڵێک مامۆستای شارەزای بوارەکە بەڕێوە چوو. ئاماز لە دروستبوونی ئەم پرۆژەیە لێرە بۆ ئەوە کراوە کە زیاتر هونەرمەندان بە تایبەتی بواری سیرامیک لە مەجاالەیە کۆبنەوە، چونکە مەسی سیرامیک ئەوەیە کە شوێنێکی تایبەتیان نییە، مەسەلەن لە ماڵەوە بتوان زیاتریشکەن، بەڵکو ئێرە ئامانج لێرە لەوەیە کە لێرە بتوانن کۆبنەوە بە یەکەوە لێرە ئیشکەن لە دابینکردنی مەوادی قوڕی سیرامیکی، مەسەلەن ویل، مەسەر کۆمەڵێک شتەیە کە لە ماڵەوە ناتوانێت دابین بکرێ، بەڵکو لێرە لە ستۆدیۆکی وەکو لەم هاوشێوەی ئێرەیە کۆکرێتەوە کە ئەتوانن فێرخوازان بەڵکو قوتابیان خۆ ئەوەی کە حەز ئارەزومەندە لە مەجای سیرامیکە بتوانێت کارکە، ئەتوانێت لێرەیە مەسەلەن زیاتر خۆی ببینێتەوە و پەرە بەرهەموو توانەکانی خۆی بدا بەبێ بەرامبەر لێرەیە ئیشکن. بۆ زیاتر ئاشنابوون بە هونەری ڕاکو لەگەڵ سۆزان محەممەد قسەی زیاترەکەین. سۆزەخان سڵاو لەبێ بەخێر بێ. بۆچی هونەری ڕاکو وابەستەی گڕ و کڵپەیە؟ ڕاکۆ خۆی کاڵی ڕاکۆ مەبەست لە دوومانای هەیە، گڕ و کڵپە ڕووناکی یان چێژ وەرگرتن. بەدی خۆی ینی ئیشێکە بەڕاستی چێژی لێبینی چێژ بەخشە کاتێک کە ئەو گڕ و کڵپەیەش کە پێوترێ گڕ و کڵپە تو ئەو ئیشەکەکەی لە کووری هینەکە بەمەقاشی تایبەتی تەڵان دەریهێنی هەر وەکو پشکۆیەکی ئاگر وایە ئەیخیتە ناوە دەفرێکی تایبەتەوە و ئاردەداری پیاکەی ئەبێ بە کڵپە و ئاگر و ڕووناکیێکی لێبێتەوە. دوایەوە سەریدا پۆشی بووی ئەو کڵپە ڕووناکیە نەمێنێ واتە ئۆکسسیجینی لێبڕین، دۆمەکسیدی کاربوون و ئەو دوو کەڵە ئەبێتە هۆی گۆڕانکاری ئیشەکە و اینجا چەند دقەیەکی پێچێت دەرێهێنینەوە ئیخینە ئای ساردەوە ئەو گۆڕانکاری اختیزالی بەسەرایەت و ئیشەکە و بۆ دەرەچێت کەس. خاک و خۆڵی کوردستان تا چەند گونجاو بۆ هونەری ڕاکو؟ وەی ڕاستی بێ خۆڵ گڵ و هینی ئێمە لە کوردستانە هەیە بەکارێناوە بۆ ئیشی شعبی بڵێن ئەو ئیشانە، بەس بۆ کاری هونەری تا ئێستا نەمدیەوە ئەڵێن هەیە بە ئەڵێن نابێت، یانی مەسەن ئێمە نەماندیە و بەکاریشمان نەهێناوە. ڕاستی ئەوەی کە بۆمانێت لە بەغاوە خۆی گڵی ئەکاشاتە ئەو قوڕە بەکارێنین تەمان ڕاکۆش بۆ بەتایبەت بە تەنیا بۆ قوڕە بەکار نایێنرێ ئەبێ گرۆکی تێکەیت، ئای نیسبەتی هەیە تێکەڵیەکەیت و خۆت دروستیەکەی قوڕەکە، ینی ئەو قوڕی ڕاکۆ قوڕێکی تایبەتە، ئەین جیاوازە لە سیرامیکەکە بەتەنیا وەر بەشێکە لە سیرامیک، بەسەوەی گرۆکی تێکەڵەکەیت و ئەو کاتە بەکارهێنیت بە نیسبەتە بەکارهێنانی گڵەکە و گرۆگەکە ئیشەکەی لێ دروست. واتە ئەتوانین بڵین ڕاکو بەشێکە لە هونەری سیرامیک؟ بەڵێ بەڵێ بەشێکە لە هونەری سیرامیک خۆی. بەڵێ ئەم هونەرە مێژوویەکی زۆر کۆنی هەیە، بۆ هێندە لەگەڵ مرۆڤدا گونجاوە. بەڵێ خۆی ئەم هونەرە زۆر کۆنە لە ژاپۆنیەکان کاتی خۆی کە لە تەقسێکی تایبەتیە دانیشتون ئەم ئیشیان کردوواتە بۆ ئاهەنگێکیان دروست ئاهەنگی چاخواردنەوەیان پێوتۆ هەر زۆر کۆم بە لە سەدەکانی ئاخیری شانزەکانە کە دەستیان پێ کردو بڵین لەو شوێنە کە دانیشتون هەمان کات ئیشەکەشیان کردووە و سووتانیان و کوپی چاکیان لێ دروست کردو و چاکەشیان تیا خواردێتەوە، ینی کاتێکی ئەوەنە زۆریان بردوێتە سەر چۆن بڵین ئەوانی کە ئیشی یۆگاکەن و تەئەمولاتێکەکەن و حاڵەتێک ئەچنەوە وەزعێکی تایبەت ئەوەش وەکو ئەوە بۆیە چێژیشیان لێ وەرگرتۆ بەڕاستی ئەوە نیە کاتێکی خۆش و کردیانە بە ئاهەنگێکی چاخواردنەوە بۆ خۆیان. لە هەرێمی کوردستانە تا چەند گرنگی بەم هونەرە ئەدەن؟ وەڵایت ئیشەکە هەیە ئەی کات بەس زۆر کەمە، بەس من و هونەرمەند نزار هادیە کە بزانیت لە 2007 پێشنگایەکمان کردو تایبەت بەس هەمووی هەر بە ڕاکۆ بوو
بەس ئیتر تا ئێستا هیچ پێشنگایی کەم نەدیوە تایبەت بێ بە ڕاکۆ بکرێتەوە. ئەی ئەو کەسانی کەیان بۆ سەیری پێشانگاکە یان تا چەند حەزیان لەم هونەرەیە کە لە ماڵەکانیان نادای بنێن؟ وڵی تا ئێستا ئەوەی کە ئیبینم زۆر سەرنجیان ڕاکێشێت ئەوکێت زۆر حەزی لێتی زۆر ینی ئەڵێ چۆن ئەمیشەوەنیە لێرە کرابێت چەند هونەرمەندی بەڕێز و ناواریشم بینی و کە هاتووە یانی توێتی ئەمە لێرە ئەکەن ئێمە لە کارگی کەلتوری ئێستا شوێنێکمان هەیە ستۆدیۆی سیرامیک لێ ئیشەکەین لەبەر ئیشەکانیشمان وەکو عەرزێک داناوە بۆ خۆمان و کاریشەکەین لەوێ ئێتە هەم وەکو خولیش ئەیکەینەوە خولیشمان کردێتەوە بۆ وانێک بۆ هەموو ئاستەکان ئەوی کە بتوانێ بێت لێ خولەبێ. ئەو کەسانەیەن بۆ خولەکەتان ئایا تەمەنەکانیان هەموو تەمەنێک حەزی لەم هونەرەیە یاخود تەمەنەکانیان دیارە؟ وڵی تایەتی ینی ئێستا مامۆستای ڕۆزای هاتووەڵێ من مناڵەکانم حەزیان لە ئیشی قوڕە بیکەن شت نییە ڕاکۆ بکات سیرامیکە ئیشی قوڕەکە کات بەڵێ هەموو تەمەنێکی تایە خریجە بۆ خریجەکانیش یانیەوەی کە خریجی سیرامیکە حەزەکە بێت کراوەیە بۆ هەموو کەسێک. خولەکانتان بەردەوامە یاخود هەر هاوینانە؟ بەردەوامە بەردەوام. زۆر سپاس هیوای سەرکەوتنتان بۆ خواست. سپاس قوربان زۆر سپاس.